او جما ترسین و پیشاته ده چبن لشینا یاسایک پروژه یاسایک هاتیه وکشاندن لجهه فرمان و رینما هاتینه درکرن. هجای کاظم زبیدی میوانه منه شروع سیاسی و امنی جه بغداد لسر و پرسه رادواستم. هجای کاظم تو بخیرات یا کردستان 24 هری دماهیه بزختن امریکا یاسا دسته حشد شعبی لپرلمان هاته وکیشان لیته چه معناه که همان دست حالات همان امتیازاتان به بریار و فرمانان به دسته حشد شعبی بدن. نعم بدءا تحية لكم سرتا صلاو لإيوة ولا كنال برزكتان وبينر برزكانتان لراسيدا بروجاسي حشد الشعبي دوائين وردكاريكاني بوداندرا للايان سركداتي حشد الشعبي بو وك بروجاساك بين ريتا بيش كبروسي امتيازات كان آسانتر بكات بو دامزراوي وك خانة نشين كردن وكو تنشتكي ديكاش بلام ام پروژه یاسا لان امریکا رد کرایەوە کە هەمیشە زەختی لەوە دەکردەوە پروژه یاسایەک یاخود پروژه یاسایەک تێنەپەڕێنرێت و پەسەند نەکرێت لەو شێوەیە بێت چونکە ئەم جۆرە پروژه یاسایە دەسەڵات بە حەشدی شعبی دەدات وەکو سوپای عێراقی بێت لە ڕووی یاساییەوە بە هەمان شێوە وەکو یاسایەک لەلایەکی دیکە بەشێکە لەژێر دەسەڵاتی فەرماندەی گشتی هێزە چەکدارەکان لە ڕووی لۆجستی و ئامادەکاری و چەک و کەرستەی سەربازی لە ڕووی پرۆژە یاساوە کەمکردنەوەی دیباجەکەی و برنی بۆ ئەنجومەنی نوێنەران لە ڕێگەیەوە سەرکردەکانی شیعە دەمێوردەکاریە باسکەم ئەندامانی ئەنجومەنی نوێنەران لە شیعە با بڵێن 180 ئەندامن دەتوانن نیسابی پەرلەمان تەواو بکەن بەڵام بەهۆی سەرکردەکانی فراکسیۆنیەکانیان سەرۆکی فراکسیۆنیەکانیان ڕەتیان کردەوە و سەرۆکی پارتەکانیان ڕەتیان کردەوە چکە دەیانزانی هەڕەشەی ئەمریکایان لەسەر و تەواوی سەرکردەکان بە ئامانج دەگیرێن ئەمەش هەموو حەشدی شعبی دەگرێتەوە هەمووی دەبێتە ئامانجێک بۆ ئەمریکا. پرسیارەوێ هێژەیە کاظم ڤەکێشانە یاسا دەستەی حەشدا شعبی لە جێهێوێ دەرکردنە فەرمان و ڕێنمایان بسرك وزير عراقي وفرماندار قشتي هزين شاك دارت ضمن مصلحته دسته حشد شعبي يعني فرقه في ويا بري بيت شيا هاي حقيقة لراستيدا اگر دمانوت باسكن وكو بسبورك ايما وكو فيلك ياسايا بو تبراني او ياسايا بشويك وينيك بيت دەنگدانی لەسەر نەکرێت بۆ ئەوەی ئەو ئیمتیازاتەی پێ بدرێت لە ڕێگەی ڕێنمایی لە ڕێگەی پێدانی چەند کەرستەیەکی دیکە هەڵسەنگانی بۆ بکرێت بەڵام ئەمریکا و هاوپەیمانان ڕژدن لەسەرەوەی ئەو حەجی شعبیان نەمێنێت ئەرکەکانی کۆتایی پێبێنرێت واتە هەڵبۆشێنرێتەوە حەجی شعبی هەڵبۆشێنرێتەوە سادەترین شت بەشێک لە سەرکردەکان لەوێ و لەوێ لە کەناڵەکان قسەیان کردووە کە دەکرێت لەگەڵ هێزە ئەمنیەکانی دیکەی عێراق تێکەڵ بکرێت لەگەڵ هێزەکانی هەواڵگری و دەستگا ئەمنیەکان تێکەڵ بکرێن بەڵام ئەمریکا ڕەتی کردووەتەوە و هاوپەیمانانیش داوا لە عێراق و حکوومەتەکەی سوودانی بە دیاریکراوی داوای لێ دەکەن حەشدی شعبی هەڵبۆشێنرێتەوە نەک تێکەڵ دەستگای ئەمنی بکرێت بە هەمان شێوە بەڕێز سوودانی هەوڵ دەدات بۆ زیاتر لە جارێک چەندین جار نێوەندگیری کردووە دواییان لە عمان بووە لە عمان بوو هەوڵ دەدات لە ئەمریکا نزیک ببێتەوە بۆ ئەوەی چاوی بە سەرۆک ترەمپ بکەوێت بەڵام ڕەت کرایەوە داواکاریەکەی ڕەت کرایەوە تا تەواوی داواکاریەکانی ئەمریکا جێبەجێ نەکرێت یەکەمیشیان هەڵبۆشانی حەشدی شعبیە و کە حەشدی شعبی هەڵوەشایەوە ئینجا هێژەیە کاظم بەڵێ ڕاستە هەر کەس دەزانیتن کو سوودانی چەندین جاران خاستیە کوچاوێوی بە دونالد ترامپ بکەویتن ڕات کردیە حتا بەریوی جو بایدن ژی لێیانوکە پرسیار ئەڤەیە بەتایبەتی ئەف هێرشە ئیسرائیلێ بوو سەر دەوحە یا پایتەختی قەتەرێک و دبێژن بارەگەهەکێ سەرکردەیەن تەفگەرە حەماس کردیا ئارمانج چ پەیامەکە چ مەسەجەکە بوو سەرکردەیەن حەشدێ و ئەف گروپێن وەلا بوو دەرvê عێراقی هەی
أخي العزيز بڕێزم هێرشەکەی سەردەوحا لەمڕۆ لەلایەن ئیسرائیلەوە لە تێڕوانینی منەوە پامێکە بۆ هەموو مقاومەی ئیسلامی نەک تەنیا لە عێراق بەڵکو لە یەمەن لە سووریا ئەگەر هەندێک بۆشایی مابێت مقاومەی تێدا بێت لە یەمەن لە وڵاتانی دیکە ئەمە پامەکە کە ئێمە ڕژدین لەسەر کۆتاهێنان بە تەواوی ئەو گروپە چەکدارانە ئەمە پەیامێکە بەم شێوەیە واتای داوە. ئێمە ئێستا لە بەردەم جموجۆلێکی مەترسیدارین هەمومان هۆشداریمان داوە خۆشیان باش دەزانن تەنانەت حکوومەتی عێراقی باش دەزانێت کە ئەم مانگە مانگی ئەیلول چەند مەترسیدارە چونکە ئەمریکا ئامانجەکانی دەستنیشان کردووە و ڕێکەوتەکەی دەستنیشان کردووە کەی هێرشەکە دەکرێت تەنانەت ئیسرائیلیش دەستنیشانی کردووە. بۆیە ئێمە لە بەردەم ڕووداوێکی مەترسیدارین بە دیاریکراوی بۆ عێراق لە بەردەم ڕووداوێکی گەورەیە ئەگەر گوێبیستی یاخود بەلایانی کەمەوە هاوتا نەبێت لەگەڵ ئەمریکا هاوشان نەبێت لەگەڵ ئەمریکا. بۆیە بە گوێرە ئەوەی ئەمڕۆ بیستمان لایەن سەرکردەکانی چوارچێوەی هەمانگی کە یاسای حەشدی شعبی با بڵین ڕێکەوتنی لەسەرکرا کە یاسای حەشدی شعبی دەچێتە خولی داهاتوو بۆیە دەنگدانی لەسەر ناکرێت لەم خولی ئێستادا. باشە گەلک سپاسیەتت کەم هێژای کازم زوبەیدی شروڤەکاری سیاسی و ئەمنی ژێ بەغدای.